لن يصل آدم إلى القدرة على توفير ئادەم بۆ ئەوەی پێداویستیەکانی ژیان دابین بکات دەبێت بەردەوام ئیش بکات. ئەوەش ناچاری کردووە درێژە بە خوێندن نەدات. ئەو هاوکارانەی ئادەم کە پێش 5 ساڵ لەمەوبەر بەیەکەوە ئامادەییان تەواو کردبوو ئێستا خاوەنی بڕوانامەی زانکۆن، بەڵام ئادەم هێشتا نەچۆتە یەکەم ساڵی زانکۆش. لم يبدأها حتى الآن. نحن بحاجة إلى شغل. پێویستم بەوەیە ئیش بکەم چونکە بەرپرسی دابینکردنی بژێوی و خەرجی خێزانەکەمم. ناچار بووم دەست لە خوێندن هەڵبگرم و ئیش بکەم لەخوا بە زیاد بێت کاری سربەخۆ دەکەم. والحمد لله نشتغل بشكل حر وعمل خاص في الميدان. خلال سنوات الحرب شهدت الجامعات اليمنية ضعفا كبيرا. لەماوەی جەنگی یەمەندا لە چاو 9 ساڵ لەمەوبەر ژمارەیەکی کەمی قوتابیان دەچوونە بەرخوێندنی زانکۆکان. جاران ساڵانە زانکۆکان نزیکەی لە سەدا 95 دەرچوانی ئامادەیەکانیان وەردەگرت، بەڵام ئەوانەی ئەمساڵ ناویان تۆمار کردووە نەگەیشتۆدا لە سەدا 10. أفرزته من واقع إنساني ومعيشي واقتصادي معقد. توقف عملية التوظيف کە دامەزاندن ڕادەوەستێت و لە ناوخۆ و لە دەرەوە هەلی کارکردن کەم دەبێت، ئیتر دەکا قوتابیەکان لە جیاتی خوێندنی باڵا بیر لە بژادەی تر بکەنەوە، یان ئەو بەشانە هەڵدەبژێرن کە هەلی کارکردن تیایاندا باشترە. ئەمەش بەسەر زانکۆ حکوومیەکان و بە تایبەتی بەشە زانستی و مرۆیەکاندا بە نەرێنی شکاوەتەوە. التناقص التدريجي في نسبة المقبلين على الدراسة. ساڵانە ژمارەی قوتابیانی زانکۆ کەم دەبێتەوە. ئاستی خوێندنی زانکۆیی لە یەمەن بە جۆرێک دابەزیوە کە لە ڕیزبەندی نێودەوڵەتی بۆ پۆلینکردنی کواڵێتی فێرکردندا ئەم وڵاتە کراوەتە دەرەوە. لجودة التعليم. يعد قطاع التعليم واحدا من أكثر القطاعات کەرتی خوێندن و فێرکردن لە یەمەن یەک لەو بوارانەیە کە بەهۆی بەردەوامی جەنگەکەوە زۆرترین زیانی بەرکەوتووە، بە ئاستێک کە داهاتووی وڵاتەکەی خستووەتە بەرمەترسیەکانی باڵادەستبوونی نەخوێندەواری و نەزانی و نەبوونی کەسانی لێهاتوو. ئەگەر چارەسەرێکیش نەدۆزرێتەوە ئەوە یەمەن نەپێش دەکەوێت و نەگەشە دەکات. أيمن قائد كردستان بسوتشار من محافظة تعز جنوب غرب اليمن.